کاک شێرکۆ دێنەوە لای بەڕێزە ئێستا شتەکانمان ئەمە ڕوون کردەوە ئێستا لەسەر هەمان فکری یەکەم جارە ماوی بەڕاستی قسەکانتان زۆر تەسیری تێکردم من ئێستا یعنی وجدان ئازارمایە بەڕاستی ئێستا هەست بە هەڵەکانی خۆمەکەم بەڵام خوا برادەری خراپ بگرێ کە منیان گیان ئەم حاڵەتێک کە بەرامبەر خێزانی خۆم ئەو کەسی کە بە خۆشەویستی ژێناومە ئاوا بم بەرامبەری و تووشی ئەم حاڵەتە بم من بەڕاستی لێرەوە کۆمەڵێ لە بیر و بۆچوون و بیرکردنەوەکانم گۆڕا بۆیە یعنی من وامەزانی کە نەخۆشەکەی خێزانم هاوسەرم ئەوە کێشە گەورەکەی و قورسایە لەسەر شانی من و بارە بەسەرمەوە بەڵام نەخێر بە پێچوان و ئێستا بۆم تەکەوتکەوە خواردنەوەکانی من و قمارکردنی من و ئەو کێشانی بیرکردنەوەی هەڵی خۆم ئەمانە قوریسترین کێشە بووە قوریسترین نەخۆشی بووە بۆ خێزانەکەمان بۆیە من داوا لە بەڕێستانەکەم کە ئێوەش هاوکاریمان بکەن بۆی زاڵین بەسەر کێشەکانە و داواکاریشم لە هەموو پیاوێکی بەڕێز لە هەموو خێزانێکەوە برادەری خراپ هەڵ نەبژێرێ بەڕاستی ئەوەنی کە شەوان لە دەرەوە بوو من بەڕاستی ئەگەر ئیحتیمام بە ماڵ و مناڵەکەی خۆم و باوسەرەکەی خۆم لە باتی ئەو خزمەتی ممکە من خزمەتی ئەوم کردایە بەڕاستی من بۆیە بیرکردنەوەکانم گۆڕا سپاسی جەناب دەکەم ئەمێ دوا قسەشم بۆ کۆتایی پێبێنم کە هەموو جارێ باوکی ڕەحمەتی مەیوت ئومێدەوارم تەمە نامە کرد ئاواتم ئەوەیە کە تۆ ڕۆژێ لە ڕۆژان وازدەم قومار و مەشروب خواردنەوە بێنی بۆیە منیش لەسەر دەستی ئێوە وعد بە جەناب تێم لەسەر دەستی ئەو میوانە بە ڕێزانش کە من پەڕێکی تازە هەڵەمە و هیچ نەبێ بتوانم هەوڵ بم ئاواتەکەی باوکم بێنمەدی سپاس بۆ بەرنامەکەتان من وعد بە خێزانیشمەیەم باوسەرم کە لێرە کە چوینە دەرەوە پەڕێکی تازەڵ بینەوە و ژیانێکی بەختەوە بەرینە سەر هەرچیەکیشیان بیوە بۆیانەکەم و سپاس بۆیەوە باشە کاک شێرکۆ ینی یەکەم شت ئەوە مای دڵخۆشیە کە ئێسان قەناعەتە ولا دروست بوو ئەمە سەرەتای تاوان هەر شتێک توی چارەسەری کێ بێ قەناعەتەکە لێرە دروست بێت کە قەناعەتەکە لێرە دروست بۆ فکرەیە تۆ بۆ جاران واو کردو چکە لە ناو مێشکدا کۆمەڵێ فکرە و بیر و باوەڕ هەبوو کە ئەمە ڕاستە بۆ ئیشە پێکردووە چکە ئێمە بیرکردنەوەکانمان سلوک و ڕفتارمان دیارەکە واو زانیوە برادەرەکانە باشە بۆیە شەو درەنگاتیتەوە تۆ بێ نانێ خۆیت و دەنانکەی بەخێر کە هاوسەرێکی وا باشە هەیە سێ مناڵی بۆ پەروەردە کردووی نەیەشتە تووشی لادان بن ئێ هاوڕێکانە فەرمەوە هاوڕێکانە تۆڵی هاوڕێکان و هاوڕێکانە چی بۆ یەکیان کچەکەی تووشی بەڵا بووە کچەکەی لە قومارە فرۆشتەوە یەکیان ژنەکەی خۆی سووتانەوە خۆی لە سجنایە یەکیان نازان چی ئەمانە تۆ توێ ڕێچکەی و برادەرانە بگری ڕێکچیەوان بگرێ بێ و کوانە لێبێ لە لایەکی ترەوە مەسەلەی کچ فەرقی نییە لەگەڵ کوڕا بە قوربان و ڕوونیشمان کردو پێویست ناکە دووبارەی کەینەوە کە تۆ بەرپرسی لە کوڕ ئەو بەرپرس نییە منی وادانە قسە لەگەڵ دایکی شە بکەی لەمە دووە لاپەڕێکی تازە هەڵەیەنەوە بەڵام ئەبێت تۆ بیر و بۆچوونەکانێ بگۆڕی هەتان بیر و بۆچوونان نەگۆڕی بە قسە من ڕاستە ئێستا تا ڕادێ قەناعەتم بە قسەکان هەیە هەڵێ وازێنم بەڵام تۆ گەشتوتە حاڵەتی ئالوودەبوون مدمین تۆ پێویستە بە چارەسەر هەیە کاک شێرکۆ ئەبێت جەنابێ من بە هاوڕێیەکم هەیە پێتە ناسێنم هاوکاری شبکە ئەو کوتم هیچی کولفێکی واژ ناکەوێت لەسەرە بەرنمەیەکی بۆ دانێ وردە وردە بە پێ هەنگاوانی بۆم باسکردی وردە وردە واز لە مەشروبەکە تێنی بەسەری قومارەکەس بە هەمان شێوە کاتێ براکەم کە تۆ وازی لە مەشروب هێنا وازی لە قومار هێنا لە هەمان کاتە ڕێزی هاوسەرەکە و گرت زەخت و فشارە نەخستە سەر بەعکسەوە لە ناو خێزانە ئاشتەوایی دروست بوو خۆشەویستی و پێیە هاوکاری و کرد من دڵنیا دەکەمەوە چەند عیلاجەکەی دەرزی و دەرمانەکەی سوودمەندە دوو ئەوەngەم لایانی دەرونیە سوودمەندە ئەزانی قسەی خۆش من زۆر جار باسیەوەم کردووە 1500 یەکە ژمارە خۆڕۆکە سپیەکان زیاکە ئێ خۆڕۆکە سپیەکانی جیازی مەناعی ئینسانە یعنی تۆ قسەیەکی خۆش لەگەڵم هاوسەرە دەکەی کە ڕێزیەگری زوێی تۆ ناویان کاتی بۆ تەرخانەکەی چی لە دڵیە با دەری بڕێ فڕی باتە دەرەوانێ ئەزانی ژمارە خۆڕۆکە سپیەکانی زیابێ ئەزانی زووتر بەسەر نەخۆشیەکە زاڵە بێ زووتر چاگە بێتەوە بەڵام بەعکسەوە شەڕی لەگەڵکە نیوەشە بە سەرخۆشی وەرەوە ئاژاوی بکە بڵێ من ژنێ بەسەرێنم ئەوە هاکەم یا ماڵی باوکی پارەم بنێ چیچی ئەم ستێسەی لەسەر زیاکە لە جیاتیەوەی 1500 یەکە ژمارە خۆڕۆکە سپیەکانی زیاکە عکسە بێتەوە 1500 یەکە ژمارە خۆڕۆکە سپیەکانی کەمەکە کەواتە دەرزی و دەرمانەکەس فریای ناکەوێت چکە مەناعی دا ئەبەزە ڕۆژ لە دوای ڕۆژ لەبەر و لایەنی دەرونی بەداخەوە ئێمە حسابمان بۆ نەکردووە
بۆ تکال لێکم تۆ ئەبێم هەنگاوانە بنێ براکەم اینجا چیتە ماڵە خەزورانیشە ئەم ئێوارێ ئەڕۆنەوانێ شووتێک لەگەڵ خۆ دەبیتەوەی تا شتێکە بیتوانێ دانیشین دەستی خەزوریشە ماچەکەی منی سەلامی لێ یەکەم سڵاوی ئەمەی پێ بگەێنە هەوڵ بەل ئەوانیش قەناعەت پێ بکە کە تۆ ئەو وعدانی جاران یاوتە ئەو ئینسانی جاران نامێنی ئەگەر بەم شێوە مامەڵە بکەی من دڵنیام ئەم زووتر چاگە بێتەوە خوا شاهی دەلایانی دەرونی زۆر زۆر گرنگیە بڕۆ پرسیار بکە لەو نەخۆشانەی کە زوو چاکبوو نەتەوانێت هەی هەر قەناعەتی بە نەخۆشەکەشی نییە ئیمانی بەخوا قایمە ئەمە هەمووی جیازی مەنەعە بە قووەتەکە بەڵام تۆ بەم کێشانە لە لای تریشەوە کچەکەشە ئەبێ بە هەمان شێوە کە چووی تەوانێ هاوکاری بکە جێوێکی بۆ بخڵقێنن بۆ ئەوەی کاتی امتحانەکانیان زۆری نەماوە ئیشاءالله لە امتحانەکانیشە سەرکەوتوو بێ ئەو کاتە بێ شانازی پێ بکەی بکە کە ئەنووسێ بناوی تۆ ئەنووسێ کچی فڵان کەس بوو بە دکتۆر بە مهندیس بە محامی بە مامۆسا بەچی سەربەرزیە بۆ تۆ هەر چاکەیە شتێ بکە ئەیخوای گەورە ناڵێ ئەوەی کە بۆمانەمێنێتەوانی لە دینەکەمان پێمان ناڵێ ئەوەیە کە مناڵێکی ساڵح خەیتەوە بە قوربان تۆ برادەرەکانە کامە مناڵی ساڵح هەمووی تاڵحە هەمووی سەر و ژێرە هەمووی نازانم خوار و خێچە تۆ بەڕێگەی هەڵەیان ڕۆشتبووی براکەم تکایە بۆ حەز و ئارەز و کاتیەکانتان شتە کۆتاییەکان و ئەبەدیەکان لە ناو مەبن تۆ بێبی لەو ڕۆژە بکەیتەوە ئەم دنیای بەجێڵێ هەمومان کاتمان خۆتەمەمان دیاری کراوە بە قوربان یاخۆ 1000 ساڵ بژی بەڵام بەخوا هەمومان خۆراکی و خاکەی نەڕۆین تخوا بڕۆی لە ئەوانەی کە لە دواتەوەێنەوە بن بۆ سەر قەبران تخوا پێ بڵێن ڕەحمەتی لێبێ ئەم مناڵانەی باش پەروەردەکرد خێزانێکی وای هەیە باشترە یا بڵێ لەعنەتی لێبێ لەم عارەخۆر و سەرسەری و بەدڕەوژدە و چیوچی کامیانە دەوێت ئەی تۆ بیر لەو ڕۆژانە بکەیتەوە بە قوربان خۆشییانم چەند ڕۆژە نییە تو تیا بژی ئەو مەشروبە چی ئیسفادە لێ کردووە چەند نەخۆشی توش کردی خۆ دەڵێ خۆ ئێستا هەر ئەم کوالیتی و شتەشی هەر نییە جۆرەکەی وەمانە کۆنتترۆڵ و شتانە بڕاو هەبێ ئەمەی نێرگەلە جەناب باسی ئەوش نەکرد خێزانەکە و لە دانیشتەکە باسی بێکرد و نێرگەلە و شیژە بەیتە ماڵەوە جارێ و کفرە نێرگەلە بەیتە ماڵ لە بەردەی مناڵەکان تا چکە مناڵەکانە زەرمەند یەکەمە بن هەم دوو کەڵ و جگەرەکەی تۆ هەڵەمژن هەم هەناسەکەشە هەڵەمژن دوای سبێن لا سایشی دەکەن و فێری کشەکانیش فێر نێرگەلە کێشانە بێ هەیە ئێستا بزان چەند نەخۆشی توش بە بڕۆ فەحس کە بزانە خوێنەکە و چیت هەیە ئەزانی نێرگەلە و جگەرە 3000 مادەی خەتەریت هەیە یەکا کەمان نەگەر باش بووە هەموو خەڵگەی خوارد والله من بمزان باش بە لەبانی دەست پێکەم ئەی بن لە پاکەتی جگەرەکە شەریکەکان ناچار ناکەن بنووسێمە توی سەرەتان دەکا خەڵک کێ خۆی جگەرە دروستکە معمەل و لێشی بنووسێت توی سەرەتان دەکا شەرەوە حەقیقەتە بەڵام بەداخەوە کەسانێکن وەکو جەناب بیرەکەنەوە بەڵام من هیوان بە تۆ زۆرە مەعدەنەکە و باشە فعلا هەڵخەڵەتێنراوی تەسیری برادری خراپی لەسەر بووە بیرکردنەوەی خراپە هەبووە ئەو بیرکردەوانە بوو گۆڕی من دڵنیا دەکەمەوە ئیشەڵڵا بەختەوەری بۆ خێزانەکە دەگەڕێتەوانێ بۆ ماڵەکە دەگەڕێتەوە مناڵەکانیش بەختەوەرە بن ئیشەڵڵا لە نەخۆشی و گرفتی دەرونی بە دوورە بن ها کچی من نازدارخان تۆ ئەڵێکی لە کۆتاییە وەڵڵا هەنێک کات قسەی کوردەواری هەڵە جێ فیشەک پڕەبێتەوە جێ قسە پڕ نابێتەوانێ بە ئەویش یعنی بیرکاتوانە یەک ڕۆژیانی خۆی بخاتە جێ من کە ئەو قسانە بەرەو ڕۆی کرنجا کە ئینسان نەخۆشیش بێت چواردەورەکەی هاوکاری بنەوە یعنی لە پڕ ورە بڕوخێنن عیلات هیچ دەورێکی نییە نانە لایانی دەرونیەکە با پێوە بڵام ئەگە لایانی دەرونی عیلاجەکە دەوری هەیە بە شەرتێ لایانی دەرونیەکەشی لەگەڵ من بۆم باسکردی بڕۆ لە پزیشکەکان پرسیارکە قسەی خۆش و گەشتبینی مەناعە و بەرزەکاتەوە مەناعە چێ جیازی مەناعەیە یعنی تۆ لەو حدودە 2000 پێشمەرگەی لێبێ یا 10000 پێشمەرگە ئەکی 10000 پێشمەرگە ژمارە خۆڕۆکە سپیەکانمان پێشمەرگەکانمانن تۆ قسەی خۆش گەشتبینی خۆشەویستی ڕێزگرتن تەفاعلەمانە هەمووی ئەم خۆڕۆکە سپیانە زیادەکات کەواتە زوو چاگە بیتەوە زوو ئەو خانانە لە ناوە بە بۆیە من هیوادارم ئیشاڵڵا کچی من تۆش ئەینەنشت چەند ئەتوانی لە ناوماڵیشا خوشکێ کەسێکە بە هاوکاری وکە ئیشاڵڵا تاوەکو ئەم ماوەیە و ئەگەر گەشتە حاڵەتێکی واش ماوەیەک پێویستە بە عیلاج و ئیسراحەت و شتانە هەبوو قەیچێکە هەم لە مەعاشەکەی خۆت هەم ماڵی باوکیشە تا مۆزەکەی ئیشەڵڵا باشە بێت ئەتوانن کەسێ ئیشکەرێک بێنن ماوەی هاوکاری تامکە بۆ ماوەی هەفتەیە مانگێ دوو مانگ خۆشە نیوە دایمی بێ هەموو شت ئەبێ تۆ دەست خۆیتە سەر برینەکان و ڕێگە چاری بۆ بدۆزیتەوە باشتر نیە ئێستا تۆ بیر خۆی ئیشەڵڵا لە تەلاق و لێکجابوونەوە ناکەیتەوە نەخێر هەر بیری لێ ناکەم ئینشاءڵڵا ئومێدوارم یعنی وتم لە دوای بەرنامەکە کە ڕۆشتینەوە بە ژیانێکی نوێ و ژیانێکی بەختەوە
لاپەڕێکی نوێ بۆچی هەڵبوو بۆ ماڵی خەزود و شووتێ کۆڵە بەرە لەگەڵ بەس سەرچاو کار دکتۆر قازیشی کە بیێرە بڵێ مامە گیان دەسەکانیشی ماچکە من لێ مامە لە جای تو دەسی ماچەکەن مام سپاس دووەمە سپاس دەکەم کار